هروها فرمي إن الذين آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم أو كساني باور يعني أنا وكردوي شاشيان كردوا خواهي قوري هر بإيماني خواهانو لبر إيمانك يعني رين ما يزياتريانك أما أواني أم جهاديان واز لهنا هر بونا نوستاون كوتونة الساركردنوي خلقكي تريش بەم جۆرە گومانانەی تر پشتیان چۆڵەکەن بێەوەی بە خۆیان بزان کە خودی سارکردنەوەکەیان سزایەکی قەدەری خواییە بۆیان و سەرنجامی پاڵدانەوە و سارکردنەوەکەشیان خوای گەورە هەر عقوبەیان نەدا بەڵام ئەمەش کە هیدایەتی نەداون بۆی بچنە ڕیزی مجاهیدەکانەوە خۆی لە خۆیان دیسان عقوبەیەکە لە سەریان چکە ڕێنمایی نەکردنی خوای گەورە سزایە ئەو کەسانەی پێ سزادا کە چاویان لە ئاستی حەقان و قێن خوای گەورە فەرمێ رضوا بأن يكونوا مع الخوالف وطبع على قلوبهم فهم لا يفقهون سيش ئیشەکەی خۆیان کە کردویانە رضوا بأن يكونوا مع الخوالف کە ڕازی بوون لەگەڵ دواکەوتوەکان و تەمەڵەکانە دانیشتنەوەی کە لە ڕیزی جیهادا نەبوون و پاڵیاندا بۆ ڕازی بوون ئەمانیش بچنە ڕیزی ئەو خەوالیفانە وطبع على قلوبهم خوای گەورەش مۆری نابە دڵیان فهم لا يفقهون ئیتر ئەوانە پێی پێبردنیان ئەقڵ پێشکاندنیان درکردنیان بەم حەقیقەتە بەم ڕێسە عەقائیدیە تێگەیشتنیان لەم سونەتە گەردوونیە ئەمە لایەن لەلا نامێنێ چونکە لە ڕیزی جیهادەکە بە عەمدەن دواکەوتون خۆیان دزیوەتەوە خۆیان بەوە تەفرەداوە کە نازانن ناتوانن ناوێرن بەرەی شەڕەکە جودان نەبووتەوە لە یەکتری بابم خەڵکە ئەم پێشمەرگا ئەم مجاهیدانە ئەکسەرەن هەموو فسقیان تایە مە گوناحەکەن ئەمە تربیەتیان تەواو نییە یا ئەم ئەمیرە کاکە هێ هەر خۆی فەرزکە ئەمە ئیتر بەم جۆرە حوجانەکە لای خوای گەورە نابن مەحوجە خوای گەورەش هیدایەتدانەکەی بۆ جیهادکردنەکە لێ بڕیون کە ئەو خۆی لە خۆیان عقوبەیەکی زۆر گەورەیە یعنی سەیرە کە خوای گەورە ئەگەر مسلمان بە دیقەتەوە سیر بدا و ئیماندارانە تێ بڕوانێ سەیری کە خوای پەروەردگار عقوبەی ئەوانەی دا بەوەی کە جیهادیان جیهاد جارێککە لەگەڵ پێغەمبەری خوا ناکەن عەلەیهی السەڵاتو وەسەلام فإن رجعك الله إلى طائفة منهم فاستأذنوك للخروج ئەگەر گەڕایتەوە جارێکی کە ئەمانە هاتنەوە بۆلات ئەمانەی کە ئێستا بەشداری جیهادەکەیان لەگەڵ نەکردویت ئەگەر جارێکی کە هاتنەوە داوایان لێکردی مۆڵەتیان بدەیت بۆ ئەوەی بێنە دەرێ و جیهادەکە لەگەڵ جەنابتا بکەن فقل لن تخرجوا معي أبدا هەتایە جارێکی کە ئێوە نایەنەوە ڕیزی ئەم جیهادە ولن تقاتلوا معي عدوا هەتا ماویشن هەتایە کوشتاری دوژمنێکیش ناکەن لەگەڵ منە إنكم رضيتم بالقعود أول مرة ئێوە ڕازی بوون بەم دانیشتنەتان لە یەکەم جارە فەقعدوا مع الخالفین دەدانیشتنەوە هەر لەگەڵ ئەو کەسانەی کە خەوالیفن سەیری کە سبحان الله ئەمە ئەگەر ئینسانی ئیماندار هەستی پێ بکە عقوبەیەکی زۆر گەورەیە کەچی ئەم خەڵکە ئێستا ئەم لەزەت لەم عقوبەیە ئەچێژن ئەم عقوبەیە بە سەربەرزی و خەڵاتی خوایی ئەزانن ئەڵێ بەخوا باشە کە ئێمە لەو جیهادەنین بەخوا باشە سەرمان سوو کە برا ئێمە نەڕۆیشتین ناو ئەم فیتنەیەوە کە ناویشێنن فیتنە خوای گەورەشە فەرمێ ئەلا فی الفتنەتی سەقەتوا ئاخرەوانە خۆیان کەوتونەتە ناو فیتنەکەوە ئەوان نازانن چۆن ئیمانیان لەق بۆ ئیمانیان زەعیف آخر خوای گەورە فەرمێ ئیلا تەنفیڕوا یعذبکم عەذابا ئەلیما ئەگەر لە پێناوی خوای ڕانەپەڕن و هیجرەت و جیهادەکە نەکەن خوای گەورە سزایەکی بەژانە هێنێتە سەرتان و ئەنجا وەیەستەبدیل قەوما غەیرەکم کەسانی ترەکاتە بەدیلی ئێوە کە وەکو ئێوەش نابن دین و دیندارێتێکە و جیهادەکەشە پارێزن وەلا تەضوڕوه شەیئا ئێوە هیچ زیانێکیشیان لێ نادن لە زۆر هیچ زیانێک لە خوای گەورە نادن والله على كل شيء قدير خوای گەورە بەسەر هەموو شتێکا بەتوانایە إلا تنصروه فقد نصره الله ئەگەر ئێوەش سەری نەخەن خۆتا ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام خۆتا خوای گەورە سەری خستو